ئادابی نەخۆش ئەوەیەکە سوێ سەردانی نەخۆشەکە دەشبینی حاڵی زۆر شڕە باسی ئەوە مەکە وەڵا باوکیش بە هەمان نەخۆشی وەکتەوە بەڵام ئەوەندەی نەبرد مرد مامیش هەمان نەخۆشی وەکتەوە بەڵام ئەوەندەی نەبرد مرد وەفاتی کرد ئاخر کابرا هەر لێرەدا دەپرسێ بە خۆی لەوانەیە ئەو کاتە یەکسەر دەست بە خۆیدا بەرداتەوە و ئەو کاتە لەوانەیە کەلیمەی کوفریشی لە دەم بێتە دەرێ ئەو کاتە لەوانەیە زۆر ناشکری بکە کەواتە ورەی بەبەردا بکەوە نەک ورەی بشکێنی بڵێ وەڵا فڵان کەس مرد وەکو تۆ بوو هەرچەندی پارەشمان لێدا چارەسەرمان کرد بەڵام بەلاژ بوو هەبوو دەرمانی زۆرمان بۆ وەرگرت بەڵام هەر بەلاژ بوو نابێ ئینسان ئەبەدەن باسی مردنی کەسێکی تر لەلای ئەو بکات بۆ ئەوەی ورەی نەڕوخێت بۆ ئەوەی تووشی ناشکریش نەبێ و هەروەها ئەگەر هەستت کرد باسی مردنی لامەکە بەڵام کە هەستت کرد حاڵی شەپڕێوە بەرەو مەرگ دەڕوات دەکرێت تەڵقینی بدەیت تەڵقینی بدەیت یعنی بڵێ مام حاجی فڵان کەس بابە برات هەر کەسێک بێ کاکە جارجارە کەلیمەی تەوحید دووبارەکەوە جارجارە هەر لەبەر خۆتەوە بڵێ لا إله إلا الله أشهد لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله كلمة توحيدي فيرك لا إله إلا الله بدم دابيت حتى وكو كوتاجاني بلا إله إلا الله دردسيت بيغمر صلى الله عليه وسلم دفرمي لقينوا موتاكم بلا إله إلا الله يعني دفرمي لا إله إلا الله لقينوا موتاكم لا إله إلا الله تلقيني مردو كان تام بدن يعني سون مردو يعني أواني كمردن يعني حاضرة لسر مرقدن نقل دواي مردن دابسي تلقيني عم بدن